بێگومان خۆشەویستان خوێندکارانی کوردیش هیچیان کەمتر نییە لە خوێندکارانی وڵاتانی دەرەوە ئەوەی جێ خۆشحاڵی و جێ دەستخۆشیە و جێ شانازیە بۆ ئێمەی کورد ئەوەیە کە خوێندکارەکانمان لە کاتێکا کە بەشداری هەر پێشبڕکێیەکی جیهانیەکەن لە دەرەوەی وڵات بە پلەیەکی زۆر باشەوە گەڕێنەوە کە بەڕاستی سەری میلەتی کورد بەرزەکەنەوە لە جیهانیشە بۆیە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانداری دوو خوێندکار و مامۆستایەکی ئەزیزمان کردووە کە بەشداری پێشبڕکەی هواویان کردووە پێشبڕکەی زانستی هواوی کە ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی وڵاتانی جیهان لەم پێشبڕکەیە یادبوون بەڵام خوێندکارە کوردەکان توانیویانە بە پلەیەکی زۆر باشەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و ئێمەش ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانداری دوو خوێندکارەکەین بەڵام خۆیان سێ خوێندکار بوون کە بەشداری ئەو پێشبڕکەیان کردووە با لە زاری خۆیانەوە گوێبیستی ئەو بین کە بزانین ئەوان پلەی چەنەمیان بەدەست هێناوە هەروەها ئەم پێشبڕکە زانستی هواوی چی بووە سا زۆر بە خۆشحاڵیەوە ئەچمە لای هەریەک لە بەڕێزان مامۆستا گۆران سامان کە بەڕێزیان مامۆستای کۆلێژی زانست و تەکنەلۆژیان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەروەها بڕوا شیروان و بەیاد ئارام کاریەکان خوێندکارن زۆر بەخێر بێن سەر چاوان لێرەوە پیرۆزبایی ئەم دەستکەوتە گەورەیەتان لێ یەکەم ماندوو نەبن ئەزانم ئێستا زۆر هیلاکیشن چونکە چەند کاتژمێرێکی زۆر بەڕێگاوە بوون و ئەمڕۆ گەیشتونەتەوە هەرێمی کوردستان زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵین بەڕاستی ئێمە ژۆکویەوە دڵخۆشین لەسەر و ئاستا جیهانیە ئێوە توانی بێتان ئەم پلێ بەدەستبێنن ئەوە چێکی دڵخۆشی دەستان خۆش بێ مامۆستاگیان سەرەتا بێمە لای بەڕێزت ئەگەر ڕوونکردنەوەمان بێتێ لەسەر پێشەنگای یاخود بەڕێوەچوونی پێشبڕکەی جیهانی هواوی با بزانین ئەم پێشبڕکەیە چی بووە لەسەر چ بنەمایەک ئەم پێشبڕکەیە خراببوو مەرجی بەشداریکردنیش چی بوو زۆر باشە دەست و چاوتان خۆش بۆ ئەم دەستفەتیگەکە پێتان ناین طبعا پێشبڕکەیە تقریبا 7 ساڵە هواوی ئەنجامیات لە سەراسەری گیانە بەڵام وازم ئەم ساڵ یەکەم ساڵ بوو کە لە هەرێمی کوردستان و عێراقیش بەشداری تیا کرد پێما بێ پاریش یەک دوو زانکۆ بەشداریان تیا کرد لەگەڵ ئەوەی کە زانکۆکانی تر و جامیعەکانی تر بابنی ئەکسپرینسێکی زیاتریشیان هەبوو لەم بوارەیان تقریبا 7 ساڵەوان زیاتریش بەشداریەکە ئێمە یەکەم ساڵمان بوو پێی ئاشنا بووین و بەشداریمان کرد ئەم پێشبڕکەیە سەرەتا لەسەر ئاستی لۆکاڵ لەسەر ئاستی عێراق زانکۆکان بەشداریەکەن و بە تیمەکان کە بە چەند فلتەرێکە ڕۆن کە هەر فلتەرێکیان چەند امتیحانێک لە خۆیەگرێ دوایکە کە لەم فلتەرەیە دەرە چەند هەڵبەت پێویستە دەرچن لە ئیگزامەکەیە کە هەمووی ئیشی کۆدین و قەزەی ئایتیە لە سێ بەش پێکاتۆ نێتۆرکین و کلااود و کۆمپیوتین دوایکە کە لەسەر ئاستی لۆکاڵ دەرەچن لەسەر ئاستی عێراق اینجا چن سەر ئاستی ڕیجن بابین بۆ ئێمە میدڵ ئیست کە هەموو وڵاتەکانی میدڵ ئیستن لەوێ کە خوێندکارەکان چون بۆ بەحرێن لەوێ ئیگزامەکەیان کرد و ئیمتیحانەکەیان کرد ئەمان خۆشبەختانە جارێکە توانیان لەسەر ئاستی میدڵ ئیستیش سەرکەوتن بەدەست بێنن بپاڵێورێن بۆی کە بچنە سەر ئاستی گلۆباڵ باشەوتە ئەم ساڵ کوردستان یەکەم ساڵ بۆ کە بەشداری کردووە پێم وابێ پاریش یەک دوو زانکۆ بەشداریان کە بەس نیانتوانیتر بچنە پێشەوە پێم وابێ شتێکیوان بیست بەڵام وەکو ئەم ساڵیانی تۆزێ زیاتر زانکۆکان بەشداریان کرد کاکە بڕوا بێمە لای جەنابەت بزانین چەند خوێندکار بوون کە بەشداریتان کرد لەم پێشبڕکەیە بۆسە تیمی عێراق بۆ تیمی کۆمپیوتین لە سەرەتا زۆر بووین بەڵام کە چوونە قۆناغی گلۆبال تەنها سێ خوێندکار بووین من و بەیاد و عادل چونە تیمی گلۆبال لە 2000 زانکۆ بەشداری کردبوو نزیکی لە زیاتر لە 80 وڵاتەوانێ بە تیمی کۆمپیوتینگ لە 33 تیم پێکات بوو کە لەو 33 تیمە 18 تیم چانە خۆی پێکی هێنابوو 18 تیم چانە خۆی بوو و سواز وەخواتوانیمان لەو 33 تیمە پلەی یەکەم بەدەستبێنین سەرکەوتوو بن ئێوە جێگەی شانازین بۆ ئێمەی کورد ماندوو نەبن کاکە بەیاد بێمە لای تۆ کەمێک ڕوونکردنەوەمان بەرێ لەسەر پێشبڕکەی زانستی هواوی ئەم پێشبڕکەیە بۆ چ مەبەستێکە لە چ بوارێکە ئەم پێشبڕکەیە ئەکرێت کەمێک ڕوونکردنەوەی زیاترمان بەرێر چەنە مامۆستا کەمە قسە لەسەر و بابەتەش وڵای سەرەتا زۆر سپاسان ئەگەی بۆم دەرفەتە تەمان هواوی ئەم پێشبڕکیانە کە ساڵانە ئەنجامێدات کە بینە سەر قۆناغەکان سەرەتا بە چوار قۆناغان پێشبڕکێ دەست پێکات یەکەم قۆناغ بە ناوی تاقیکردنەوەی پریلیمیناریەوەیە ئەم قۆناغە با بڵێن لە ناو خۆتی عێراق خۆیان ئەنجامە دێت
تاقیکردنەوەگە بۆ هەیە 3 جار دووبارەی کەیتەوە باش بە شێوازی ئۆنلاینە. تاقیکردنەوە لە چیە بوون لە چیا ئێمە تاقیکردنەوە ئۆپەرەتین سیستەمان بۆ داخل بوو لەم تاقیکردنەوە. تراکی ئەمە بە ناوی کۆمپیوتینەوەیە جیاواز لە تراکەکانی تر تراکەکانی تر بە ناوی نێتۆرک لەگەڵ کلااودایە. تراکی ئەمە کۆمپیوتینە و ئەوە ئێمە کە بۆمان دانرابوو ئۆپن یولەر بوو کە سیستەم لەگەڵ ئۆپن گاز لەگەڵ کوپێنگە ئەم سیانە هەرسێکیان ئۆپەرەتین سیستەمەکانیان لینوکسە واتە کۆمان بەکارێنی باش بەم شێوەیە. بەڵام بۆ مەسەلەی قۆناغەکان لە 4 قۆناغ پێکاتە بوو. قۆناغ یەکەم بە ناوی پریلیمیناریەوەیە کە 3 جار بۆ هەم قۆناغە دووبارەکەیتەوە لە هەر کامیانە دەرەجەی بەرسری هێنا ئەویان و بۆ حسابەکە سیستەم ئۆتۆماتیکی دەرەجە بەرزەکە و چەند بوو تۆ نمرە ئەمە تاپان لەسەر و 16 دەوەم دەرەجانەمان هێنا کە تاقیکردنەوەکە لە 1000 خۆی ئەمە لەسەر 2 ئیتر لە 16 پاسە بیت واتە دەرەچیت بەڵام ئێمە لەسەر و 16 ئەم دەرەجەمان هێنا سپاس بخوا توانیمان پلەمانە بێت. دووەم تاقیکردنەوە بە ناوی ناشناڵەوەیە یەکەم و دوم تاقیکردنەوە هەردووکی لەناو خودی عێراق خۆیان جامەجەم تاقیکردنەوە کە یەکەم و دوم تاقیکردنەوە کرد ڕاستەوخۆ هواوی ئۆتۆماتیکیان پلەی یەکەم و دوم و سێمی عێراق جیاکاتەوە. ئێمە من سپاس بخوا لە یەکەم و دوم تاقیکردنەوە توانین پلەی یەکەمی عێراق بەدەستبێنم. کاک بڕا بە هەمان شێوە پلەی دومی عێراقی بەدەستێنا کاک عادل پلەی سێمی عێراقی بەدەستێنە. لە دوای ئەمەوە ئەچیتە سێم تاقیکردنەوە بە ناوی ڕیژیناڵەوەیە. ئەم تاقیکردنەوەی با بڵێن لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکان ئەنجامەدرێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست پێکێت ئەم تاقیکردنەوە واتە لەو وڵاتی خۆ ئەچیتە دەرەوە ئەچیتێک لە وڵاتە عەرەبیەکانەوە. ئێمە کەوتە وڵاتی بەحرێنەوە ئەم تاقیکردنەوەی کە پلەی یەکەم و دوم و سێم جاکرایەوە ڕاستەخۆی کا بە تیمێک دوای ئەوە بە شێوازی تیم ئەم تاقیکردنەوە ئەنجامە دەیت یەکێک لە وڵاتەکان. ئێمە کە چوینە وڵاتی بەحرین سوپاس بۆخوا کە ئیمتیحانەکە 6 ساعتی خایان تقریبا نوۆی بەیانی بوو تاقیکردنەوەکە ماگر هەتاوەکو 6 ساعت ساعتێکی نەزەری بوو ئەو ساعتە لە 100 لەسەر بوو نەزارێکی ئەمەلەکەی لە 170 لە کامیانە باشتر بوون ئێمە لە عملەکەی تەبان باش نەزاری تا حدێک قورسرە چکم ینی پرسیاگە غەڵەتە کرد گۆڕینی نییە بەڵام عملەکە مەجای تێە توانین دەستکارێکی بکەیت ئەوان سەیری ئەوەکەن کە تۆ بۆ نمونە با بڵین هەتاوکو نیوەیشی بڕۆی داوان دەرەجە بۆ دانێن ئەزان تۆ بای ئەوەنە سعی کردووە کە شارەزای لەم بوارەیە. لە دوای ئەمەوە کە ئێمە سوپاس بەخوا ئەنجامان بۆ گەڕاوە لە وڵاتی بەحرین توانیمان پلەی دووەم بەدەست بین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستە. ڕاستەوە خۆ کە ئەنجاماتەوە ئێمە توانیمان داغڵی چوارەم تاقیکردنەوە بین بە ناوی گلۆبال فاینەڵەوە. گلۆبال فاینەڵ ئەمەیان با بڵین تقریبا لە 2000 زانکۆ پێکاتە بوو 170,000 خوێندکار لەسەر و 80 وڵاتەوەی تیا بوو. توانیمان سواز بخوا کە لەوێش ئەنجام گەڕایەوە کە تاقیکردنەوەکە 8 ساعتی خایان توانیمان پلەی یەکەم لێو بەدەستێنی ئەمە دەستکەوتێکی زۆر دەستا خۆش بێ مامۆسا لە هەمووی گرنگتر لەسەر هەموو قۆناغانی کە باسی کرد گرنگی پەیوەندیەکەیە چۆن بتوانانی ئەم پەیوەندیە دروست بکەیت. ئێوە کە بەشداری ئەم چێپڕچێتان کرد چێ ئەم پەیوەندیەی بووە دروست کرد ئەم پردەی دروست کرد کە بتوانن ئێوە بەم قۆناغانەیە بچنە ناو ئەم چێپڕچێەوە. زۆر جوانە دەست خۆش بێخوا. طبعا بۆ بەدەستێنانی سەرکەوتنێکی وە ئەتوانین بڵین سێ گۆشەیەکە بوو لە هەر گۆشەیەکیانە جیهەتێکی تیا بوو. لە لایەکیانە جەماعەتی هواوی بوو هواوی ئەو بەشێکە کە لە عێراقایە کاوان بەجددی جووتێکی تەواویان کرد کە ئەم شتیان بە ئێمە ناسان کاتن بۆ زانکۆ لەوێ پیان ناسانی کە ئەم شتە هەیە و بەم شێوازە. جیهەتێکیان زانکۆکەمان بوو زانکۆی گەشەپێدان بەجددی هەموو کاراسانێکی بۆ کردین هەموو ئیشێکی بۆ کردین هەتاکو بتوانین ئەم پرۆسەیە بە تەواوەتی بەسەربێنین. جێتی سێمیان و کە لە هەمووی گرنگتر خوێندکارەکان خۆیان کە تەواو جوتی خۆیانیان کرد ینی ئەتوانم بڵێم شەو نخونیەکی زۆر زۆریان کرد چونکە من ئاگادارم هەندێک ڤیدۆ هەندێک بابەتیان دانابوو 15 ساعت بەس ڤیدۆ بوو کە بتوانی ئەبێ گوێی لێ بگرین جا هەر 15 ساعتەکەش کیفایەت نییە چۆن تۆ بەس گوێی لێگرێ خۆ فێر نابی یەکسەریە بێ سعی تیا بکەیت. ئەین بەجددی لۆدێکی زۆر زۆریان لەسەر بوو. ئەوەی شایانی باسییان ئێمەی بڵێم ئەگەر لە هەر یەکێک لەم سێ گۆشەیە لەم سێلایانەیە کەم تەرخەمیەکە بواە ئەم شتە سەری ناگرت. ینی هەست دەکەم بە هاوکاری هەر سێلایەنەکە ینی هەم زانکۆی خۆمان زانکۆی گەشەپێدان هەموو کاراسانێکی کردبوو ینی بە هەموو شێوازێک هەم جەماعەتی هواوی ئەوەی کە ئێمە ڕەبتمان هەبوو لەگەڵیانە بوو بوون بەم پردەی کە لە بینی ئێمەیا بوو کاک جەمال کە زۆر زۆر جێگەی دەستخۆشیە بۆی تافگە خان کام لە تیم لیدەرمان بوو کە لەوێش هەر لەگەڵمانە بوو یان بەجددی لە هیچ شوێنێکە ینی هەر بەجددی بۆ نمونەت من کێشەی فیزەیەکەمە بوو پاسپۆرتەکە ئێمە دووشەمە بەیانەکەی وەریگرتەوە کە سێشەمە هەر دووشەمە شەوەکەی ئێمە سەفەرمان کرد ینی هەتاکو ئەو دەقێش هەر نەوەستان لەوەی کە
لە ئەرقەلەیەکە لە شوێنێکە شتەکە پەکی بکەوێت ینی هەتاکو بەیانەکەی ساعت نۆچۆ فیزەکەی منی وەرگرتۆ و ئێوارەکەی ئمە سەفەرمان کردووە یان بەجددی بە هاوکاری هەر سێلایەنەکە ئەم شتە ڕوویاوە مامۆستا من ئەمە بزانم بۆ نمونە هواوی پێویستی بە پێشبڕکێکی لەم شێوازە چییە بۆچی هواوی ساڵانە ئەم جۆرە پێشبڕکێ ئەنجامێت بەڕاستی هواوی تاوان شەریکێکی زۆر گەورەیە یعنی ئێمە کە چوین بۆی اینجاکە زانیمان چ شەریکێکی ئەملاقە یعنی چەندێک های کواڵتین یعنی شتەکانیان بەجددی ئەمە لە کوردستانی خۆمان و لە عێراق لەوانەیە شتەکانی تۆزێوە کولە و کواڵەتێگوێتە بە بەس بەجددی زۆر های کواڵتین زۆر ڕاقین پێم وا بێت زیاترەوەی بووی کە ئاشنای هواوی بکات بە جیهان و بە ئەو پرۆدەکتانێکە کە دروستیەکات طبعاً ئەو سێ ئۆپەرێتن سیستەمەیەکە کە بەیاد باسی کرد کە ئیمتیحانەکەی تیاکرێ ئەو ئۆپەرێتن سیستەمانن کە دیڤایسەکانی جیازەکانی هواوی ئیشی لەسەرەکات ینی زیاتر ئەس دەکەم بۆ ئەوە بێت کە بتوانن باڵێن خوێندکار یاخود بتوانن خەڵک دەستی کار لە وڵاتە جیاوازەکان و بتوانن پایی بکەن بۆ ئیشکردن لەسەر دیڤایسەکانی خۆیان بەڵێ کاکە بڕوا بێنە سەرەوەی تر شارەزایەکی باشتان پیا کردووە لە هواوی دەتوانین خۆمان لە ناو خۆمانەوەی تاچمانە بێت بێگومان دەستان خۆش بێمە خاوەنیەوەبی نتوانین لەوە کارش بکەین ئێوە 750 تەلەبە خوێندکار بەشدار بوون لەوێ لەگەڵ ئەوەی کام چێپڕچێ بوو چەندین خوێندکاری کە 750,000 باشە لەگەڵ ئەم هەموو خوێندکارەیە ئێوە تا چەند ئاستەکانی ئەوان کاریگەری هەبوو لەسەریەوە بۆ نمونە ئەوانی هاتوون بیانێ پلە بەدەست بێنن پێمان خۆشە باسی چیەوە بکەین بەیەکەوە بوون تێکەڵ بوون و تاقیکردنەوە ڕاستە کە عادەتەن کاشە دەری وڵات کۆنێکشنێک زیاتر دروستە بێت کە تۆ لەگەڵ وڵاتی خۆت ئیمتحان ناکەیت لەگەڵ چەندین وڵاتی ترە بینیت ئێمە لە ریجنەڵ بە تیمی تر ئاشناوین بە تیمی وڵاتانی تر وەکو خازاخستان وەکو ئاسیا وڵاتەکانی ئاسیا بەوان ئاشنا بووین منافسەیەک دروست بوو منافسەیەکی گەورە دروست لە بینمان بۆ نمونە تیمی کازاخستان ئەمە لە ریجنەڵ ئەمە پلی دومان هێنا ئەم پلەکەمان هێنا بەڵام لە گلۆبال کە وەکو منافسێکی لە هات لە وەکو منافسێکی لات ئەمە ویسمان پێش ئەوکەینەوە و سپاس بخوات پێشیان کەوتین پلێکی باشمان بەدەستێنا کۆنەشنێکی باشمان دروست کردووە سەرراوی کە وڵاتەکەشمان جیایە ئەسە کۆمیونیکیشنمان هەیە لە بینی یەکتیا بۆ ناگە هەلێکی کار هەبێت بۆ لە بە فریلانس لەوێ ئیش بکەین لەگەڵ ئەوانە ئیشەکەین لەگەڵ تیمی کازاخستان لەگەڵ فلیپین لەگەڵ زۆربەی وڵاتەکان تێکەڵیمان دروست بوو کۆمیونیکیشن پەیوەندیتان دروست کرد کە بتوانن بۆ ساڵی ئایندە بتوانەگەر لەم جۆرە پێشبڕکیانە هەبوویەوە جاریکە بەشدار بنەوە ئێمە وەکو خوێندکار کە تەخەڕوزمان کردووە ناتوانین بەشداریکەینەوە ئەخی ساڵمەوە بەڵام ئەو خوێندکارانەی کە لە زانکۆی خۆمانە هەر کەسێ بێ بەشداریکە یارمەتیانین بێگومان کۆمیونیکیشن دروستەکەین بەرەو پێشانە بین دەستان خۆش بێت کاکە باید بینە لای تۆ لە کاتێکا کە بەشداری ئەم پێشبڕکە زانستیەتان کردووە ئێوە نوێنەرایەتی عێراقتان کردووە لەوێ پێم بڵێ بۆ منە بەشداریکردنی ئێوە لەم پێشبڕکەیە چ گرنگی و چ سوودێکی هەبووە بۆ ئێوە و دوجاریش کە ئەم پلە باشتان بەدەستێناوە ئەتانەوێ چۆن گرنگی زیاتر بەم بوارە بن بەڵێ سەرەتای ئەمە تەبانم پێشبڕکێکمان کرد بە ناوی عێراقەوە ئەمە داغڕیان پێشبڕکێیە واتە بە ناوی تیمی عێراقەوە تەمان کە هواوی ئەم تاقیکردنەوە پێشبڕکێکە ئەنجامێدات و ئاکات ئەم خوێندکارە ئاسی بەرەو پێشەوە بەرێت و لەگەڵ ئاسیا و ئاکات کە بۆ نمونە لەم پێشبڕکەیە وڵاتی تازە بناسێت ینی وڵاتانی تر کللتوری تازە بناسێت خوێندکاری تازە بناسێت و ئەمانە خۆی بۆ خۆی ئەزمونیەکە بەڕاستی و ئەوەشی کە زۆر گرنگ بێت یعنی لە دوای ئەوەوە کە زۆر گرنگە ئەوەی کە بیڵێم خوێندکار و ئاکات کە وا بڵێن پەیوەندیێکی زیاتری لەگەڵ وڵاتانە هەبێت و ئاسانکارێکی زیاتری بۆکات لە مستەقبەلە زۆر باشە بگومان ئەمەش ئەو خەڵاتانەیە کە ئێوە وەرتان گرتووە کەمە قسەمان مامۆستا تۆ ئەگەر حەزەکە قسەمان لەسەرم خەڵاتانە بۆ بکەم خەڵاتەکەی مامۆستا ئەمەیان فەرموو پێمان بڵێم خەڵاتانە چیەکەمە قسەمان لەسەر خەڵاتەکان بۆ بکەم مامۆستا وڵا بەجددی یعنی نازانم شتێکی زۆر دڵخۆشکەرە کە توانیمانەوە بەدەستبێنین ئەوە لە پشتەکەشی ئەوەی لێ نووسراوە کە پلەی چەنەممان بەدەستێناوە باڵێن هەر لە پشتی هینەکەیە باشە لە پشتی ئەم خەڵات هەیە بەڵێ لەسەری نووسراوە بە هەڵکەندراوی کە
و ماگنێتێکیشی پێوێک کاتوانرێ ئەو ناوەکەی بیزڵدایی بیزڵبت پێ بنووسێ. زۆر باشە لەسەری نووسراوە کە ناوەکە و هەروە پلەی چەنەمیشیان بەدەستێنەوە. دەستان خۆش بێ ئێوە جێگەی شانازین دووبارە ماندوو نەبێت. بەس ویستم وەکو دوایین پرسیاری من بێگومان لە نێو ئەو ژمارە زۆرەی خوێندکارە ئەوانەی کە لەوێ بەشداریان کردووە لە نێو ئەو هەموو زانکۆیە کە لەوێ بوون فیدباکی ئەوان چی بوو بەرامبەر ئێمەی کورد کە توانیمانە ئاستێکی ئاوە باشمان هەبێت. بەچدی هەستمە کرد هەر لە بیدایەتیشەوە لەبەرەوەی کە ئەم خوێندکارانە بەو قۆناغی کە ڕۆشتە بوون هەستمە کرد ترسێکیان هەر لێمان هەبوو. ینی لە هەندێکینا هەریان تیمەکەی عێراق ینی تۆزێک باڵم سامێکیان هەر هەبوو. یان بۆن هەر لە کاتی کە چوینە ژووری ئیگزامەکەەوە خۆڵێکی گەورە وێمەگە یەکەم کەس بووین دانیشتە بووین لە سێتەپی ئیشەکانی خۆمان کردبوو ئەوان دوای نیو ساعتی کە هاتبوون. ینی هەستم کە هەرەوە تۆزێ معنەویاتیان تۆزێ ڕووخا هەر بۆ یینە ینی هەستمەکە هەر ترسێکیان هەر هەبوو. باشە مامۆستا منی ژۆک و دوایین پرسیاری خۆم لە کاتێکە ئێوە کە بە چەند قۆناغێکی کەیە تێپەڕین و پلەی باشتان بەدەستێنەوە پێشبینی ئەوەتانە کرد لە قۆناغی کۆتاییشە بە پلەی یەکەمەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ وڵای زۆر سەریح بم بەڵێ چونکە ڤیدۆشمانەیە هەر و کاتێکە کە هاتیینە بەرەو ئیگزامەکە ڕۆشتین لە خوێندکارەکانمە پرسی معنەویاتان چۆنە چۆن ئەم شتا بینن هەریاون تاو ئەکسلن یعنی بەبێ هیچ زۆر زۆر باشی ئەوانە کردۆمان دوو نەبی ینی هەستمە کرد زۆر موسەیتەر بوون ینی زۆر کە چوونە ناوە هەستمە کرد زۆر ریلاکس دانیشتە بوون تاوان ئینستراکتەرەکان مامۆساکانیان هەمووی کرد بۆ دەرەوە لە ژوورەکە جاربەجای سیرێکمە کردنم بزانم چیە هەستمەکە زۆر ریلاکس بوون زۆر موسەیتەر بوون ینی دەستیان خۆش بێستمە کرد زۆر خۆش بێ مامۆستا ئێمە پێزانینمان هەیە بۆ ئێوە دڵنیام کە ئێستا زۆر ماندوون بۆ ماندوێ هاتەوە هاتون بۆ ئەم پرۆگرامە بۆ لای ئێمە زۆر زۆر بەخێر بێن ئێوە جێگەی شانازین دووبارە سواز و ئامادەبوونتان زۆر زۆر بەخێر بێن سەر چاوان ئەرکتان کێشا سواز.